چەند خوێندکارێکی زانکۆی گەشەبێدانی مرۆیی هەستاون بە دروستکردنی ئەپێک کە لە بواری ترافیکدا سوودی خۆی هەیە. ئەپەکە چییە؟ چۆن کار دەکات؟ سیستەمی کارپێکردنەکەی چییە؟ کەی دەکەوێتە کار؟ چ کێشەیەک چارەسەر دەکات؟ ڕۆڵی چی دەبێت لە کەمکردنەوەی قەرەباڵغی و جەنجاڵی شەقامەکان؟ چۆن شەقامەکانی ئێمە ڕێک دەخاتەوە؟ ئەمانە کۆمەڵک پرسیاری تر ئاڕاستەی سێ خوێندکار دەکەین کە دەستیان هەیە یاخود دامەزرێنەری ئەم پرۆژەیەن کە لە ستودی ڕۆژێکنی ئامادەن. ئەوانیش بەڕێزان کاکە ڕەوەز عەبدوڕەحمان ئەندازیاری سۆفتوێر و دامەزرێنەری پرۆژەکە، خاتو هێلین جەبار بە هەمان شێوە دامەزرێنەری پرۆژەکە، خاتو ڕەوەز بەختیار بە هەمان شێوە دامەزرێنەری پرۆژە. زۆر زۆر بەخێر بێن، دەستخۆشیان پرۆژێتانێکی بەیانیتان باش و بەخێر بێن. بەخێر بێن سەرچاومانەبا لە کچانە دەستپێکین باز بە ئەمڕۆ لە کوڕانە دەست خۆپێتان ناخۆش نیە لە کوڕەوە دەست دا باش. کاکە ڕەوەز با لەوە دەست پێ بکەین. ئاپەکەتان ناوتان بۆڵ بژار دۆ جارێ ناوی چی؟ ئەپلیکیشنەکە ئێمە ناوی IIT-ەکە، IIT International Intelligent Traffic بە هۆکاریەوەی کە ئێمە ئامانجمانەوەیە بە جیهانی ئیش بکەین و ئەپلیکیشنەکەمان کێشەکانی بواری ترافیک لە جیهانا چارەسەر بکە. بەڵام ئێمە وەکو سەرەتا خزمەتگوزاریەکەمان بۆ هەرێمی کوردستان بەردەستە بێ، بەڵام لە داهاتووە پلانی گەورەکردنیمان هەیە بۆ بە جیهانی بوونی و بۆیە لە هەر لە سەرەتاوە ناوەکەیمان وا داناوە. تاگەر کەسێک لە ئەمریکاش بێتوانێت سود لە ماپاوەڕ بگرێت لە ئایندەیە. بەڵێ بەدڵنیایە و لە ئایندەیەکی نزیکیشە. زۆر باشە. بیرۆکەکەی لە چیەوە هات؟ بیرۆکەلەوە هاوکە ئێمە وەکو کۆمەڵی خوێندکار کە ساڵانێکی زۆر خەریکی خوێندنە بین، دوای پێویستە خزمەت بە کۆمەلگای خۆمان بکەین. بیرمان لەوە کردو کۆمەلگا پێویستە چ کێشەیەکی هەیە کە پێویستە چارەسەر بکرێمە بە ئەرکی خۆمانی بزانین کێشە گەورەکانی کۆمەلگا و جیهان چارەسەر بکەین لە ڕێگەی و زانستی کە ئەیزانین ئەو توانایانی کە هەمانە. یەکێک لەو کێشە زۆر گەورەی جیهانیانی کە هەیە ڕووداوەکانی هاتوچۆیە کە ساڵانە ڕێژێکی زۆری گیانەدەستان تۆمارەکرێت لەسەر جەم وڵاتانە و بەداخە وڵاتی خۆشمان بە ئامارێکی زۆری تا تۆمارەکرێت ساڵانە کە گیانەدەستدانێکی زۆرە، ژمارەکە ساڵانە لە زیادبوونایە، هەروەها زەرەری مادی کە بەر خەڵک و حکومەتەکەوێت لە ئەنجامی ڕووداوەکانی هاتوچۆیە. بۆیە ئەم داتایە کە گیانلەدەستدان بۆی ڕووداوەکانی هاتوچۆ دووەم گەورەترین هۆکاری گیانلەدەستدانی مرۆڤە، بەڵام بۆنە بەراورد بە نەخۆشی شەکرە گرنگی پێ نادرێت. بۆیە ئێمە بیرمان لەو کردو کە لە ڕێی تەکنۆلۆژیا و هەوڵبێنم کێشەیە زۆر کەم بکەینەوە تا ڕادی نەهێشتنی. بۆیە ئەومە ئەو کێشەیەمان هەڵبژاردووە کە چارەسەری بکەین. زۆر باشە. خاتو هێلین سڵاو لێبێ. بەخێر بێت سەرچاوان. دەستپێک چۆنی بوو کاک ڕۆز باسی ئەوەی کردکا بیرۆکەکە لە چیەوە سەرچاوی گرتووە، چۆنی دانیشتن بەیەکەوە ئێوە ئێستا ئەمسیانەتان وەکو دامەزرێنەری پرۆژەکەوان چۆنی ڕاوێژی بیرۆکەکەتان کرد بەیەکەوە لە چیەوە دەستان پێکرد؟ بیرۆکەکە 4 ساڵ پێش ئێستا دەستی پێ کردووە. ئەو خاوەنی بیرۆکەکەیە، بەڵام وەکو تیم ماوەیەکەی درێژە بێت کە کارەکەینەوە نزیکی 6 مانگێکە بێکەوە کارەکەین، ئەوکو تیم کارەکەین بێکەوە بۆی کە ئێمە وەکو زیاتر وەکو ریسێرچەر وەکو چۆن لێ داتاکان بەدەستهێنین و لە کێشەکان ئەکۆڵینەوە چارەسەر و استراتیجی بۆ دانین. ئەوەکو تیم بۆ نمونە کە بۆ خەڵک لە خەڵکەکەمان پرسیەوە ئێمە چەند ریسێرچێکمان کردووە لە خەڵکمان پرسیەوە کە بەلای ئەوانەوە چۆن کێشەکان زیاتر چین، ئەیانەوە چی چارەسەر بکەین ئێمە، یان بۆ نمونە هۆکارەکانی ئەم کێشانەیان کێشەکانی هاتوچۆ، بۆ نمونە دامەکان ئەو شتانە هۆکارەکانی چین. بۆ نمونە هەنێک کەس ئەڵێ خراپی ڕێگاوبانەکانە، هەنێک کەس ئەڵێ نەخێت ترافیکەکانە، ینی هەرێکە و کێشەیەک ئەڵێ ئێمەش ئەو داتایانەمان کۆ کردوێتەوە کارەکانی من و ڕۆز زیاتر ئەمەیە. باشە با هەندێک لە دیمەنەکان ببینین. ئەمە هەندێک لەو دیمەنی ئەپلیکیشنێک کە ئێستا لە سەرەتای دروستکردنیدا پێگومان ئەم وێنانی کە هاوکارانم بۆتانە خەنە سەر شاشە ئەو ئەپلیکیشنەیە کە وەکو کاکڕۆز ئاماژەی پێکرد ناوی ئەپلیکیشنەکە IIT-ە، وەکو خۆیان ئاماژیان پێکرد دەیانەوێت ئەپلیکیشنێک نەبێت تەنها لەسەر هەرێمی کوردستان، بەڵکو کێشە و گرفتەکانی بواری ترافیک لە کوردستان چارەسەر بکەن. وەکو خاتو هێلینیش باسی کرد، پرۆژەکە بە جۆرێک بووە کە سەرەتاوا بیرانەکرێتەوە لە هەرێمی کوردستان و توێژینەوەی بۆ بکەن، ڕسێرچی بۆ بکەن و بەردەوام بن لەوەی کە بیانەوێت کێشەکان بە زووترین کات هەل بکەن و چارەسەری بکەن. یا چمە لای خاتو ڕۆز بەختیار ئەیش بە یەکمانیشەکە لە دامەزرێنانی پرۆژەکە ئەو کێشانی کە ئێوە بە خەڵکتانەوت
پێتان خۆشە لەنێ ئەپلیکیشنەکە هەبێت چی و چی بوون زیاتر بۆ نمونە کاتێکە ئۆتۆمبیل لێ خوڕن هەنە جار تۆ ئۆتۆمبیل بە خێرایکی زۆر لێ خوڕی لە شەقامەکە نازانی ئەو خێراییە ڕێگە پێ نەدراوە وێ تووشی سزا و سەرپێچی یاساییە بیت ئێمە لە ڕێ ئەم ئەپلیکیشنەوە یەن بە چارەسەرکردنی ئەوە کە تۆ بە پێ ڕۆشتن لەسەر شەقامەکە پێت ئەڵە پێویستە خێرای ڕێگە پێدرا و چەند بێت کە بە شێوەی نۆتیفیکیشن ئاگادار دەکاتەوە مەرج نییە تابلۆ هەڵواسراری ئەپلیکیشنەکە پێتەڵێت تۆ پێویستەکە لێرە 6 بڕۆی هەروەها ئێمە هێماکانی ئەهاتوچۆ کە خەرجێکی زۆری لەسەر حکوومەت هەیە و هەروەها بارگرانێکی زۆرە و پێویستە بە بەردەوامی بگۆدرێ بۆیە ئێمە هەڵەسین بەلابردنی ئەم هێمانی هاتوچۆ لە ئەپلیکیشنەکەمانە کردومانە بە ئایکۆنی دیجیتال کە ئەم ئایکۆنانە بە پێی ڕۆشتن مەسافە لەسەر جادەکە ئەگۆدرێت و بە شێوەی نۆتیفیکیشن بۆ شۆفێرەکان ئەڕات بەردەوام پێشەوەی بگاتە بۆ مەساگەر تابلۆیەک پێشوی بگاتە تابلۆکە بە نۆتیفیکیشنێک بۆ یەتەوە بۆ مۆبایلەکەی بەزەو کاتە شۆفێرە بەدای من دڵخی لە مۆبایلەکەی بە بیریشتان لەو کردەوە کاگڕەوە بەڵێ ئێمە مۆبایلەکە لە سەستاندێکدا ئەنێ ئێمە لەم قۆناغەیە قۆناغی سەرەتای دەستپێکردنی پرۆژەکەمانەکە بە مۆبایل ئەپلیکیشن دەست پێکات بەڵام دواتر پلانمانە بیکەین بە ستانداردێک لە دروستکردنی ئۆتۆمبیلە بەکار بێت هەر لە ناو داشبۆردی ئۆتۆمبیلەکانە هەبێت بەڵام بۆ قۆناغێمە پێویستە سەرەتا لە ڕێگەی ئەم توێژینەوەی کە ئێمە یکەین بیسەلمێنین کە بیرۆکەکەمان کارەکات و کاریگەری هەیە لەسەر ڕووداوەکان تاکو ئێمە بتوانین لە چەند ساڵی داهاتووە 5 بۆ 10 ساڵی داهاتووە هەڵیەوە بین ببێ بە ستانداردێک لە دروستکردنی ئۆتۆمبیلە لە داشبۆردی ئۆتۆمبیلەکاندا هەبێ بەڵام لەم قۆناغەیە بە شوی ئەپلیکیشن بەردەستە تاکو ئەوەی کە ئێمە کاریگەریەکەی بسەلمێنین بۆ جیهان لە دوای ئەپلیکیشنەکە بەردەست بوو ئێمە داتاکانی ڕابردوو بەراورد دەکەینەوە بە داتاکانی دوای بەکارهێنانی ئەپلیکیشنەکە کە ڕووداوەکان ڕوولەکەم بوون خەڵک کەمتر زیانی بەرکەوتە حکوومەتەکان پارەی کەمتریان سەرف کردووە لە دوای ئەو ئێمە ئەو داتایانە بەکارێنین بۆ پاڵپشتیەک بۆ ئەوەی بیکەین بە ستانداردێک لە دروستکردنی ئۆتۆمبیلدا لە کاکڕۆز لە ڕێگەی سەوتەوە ئەتوانێت ئاماژەکانە بۆ بنێرێت ئەو تایبەتمەندیشمان هەیە بۆی ئێمە شۆفێران هەیە کە ناتوانێت مەڵتیتاسک شۆفێریش کات و سێری شتێکی تریش کاکاوش کاریگەریەکە لە هێماکانی هاتوچۆشا هەیە کە هێماکانی هاتووی سەرجادەیسا زۆر کاریگەریان بە تەواوەتی کاریگەرێکی خۆیان ناپێکن بۆ کاریەوەی لاچە لە خێرایی زۆرە دەرفەتت نەبێت سێری هێماکان بکەیت یاخود ئەگەر دەرفەتی شتە بێت تەنها 1 سانیە کاتت هەیە بە دیاریکراوی دەرفەتی بینینی هێماکەت ناوێت بەڵام لە ئەپلیکیشنەکە ئێمە هێماکە ئەمێنێتەوە بەدەنگیش پێ دەڵێ بە هێماش پێ دەڵێ و ئۆپشناڵە ئەگەر ئیزعاجی بە دەنگەکە توانی بیوەستێنی یان ئەگەر گرنگی بە هێماکە نێتوانی بەس دەنگەکە بێڵیتەوە ئاگدارت کاتوانە توانی خۆت هەنێ هێمای دیاریکراو هەڵبژێری کە بەس لەو هێمانە ئاگدارت بکاتەوە زۆر باش خاتۆ هێلین بیرتان لەوە کردوتەوە کە ئەم ئەپلیکیشنە هەموو تەمەنێک یعنی ئەو تەمەنەی کایتر ئەتوانی شۆفێری بکەیمە بەستم ئەوەیە ئەگەر کەسێک تەمەنی کەمێک زۆریش بوو زۆر شارەزای بوارەکانی تەکنۆلۆژیانە بوو بیتان لەوە کردوتەوە کە ئاسان بێ بتوانێت بەکاری بێنە بەڵێ بەکارهێنانی ئەپلیکیشنەکە زۆر ئاسانە ئێمە پێشەوە یعنی بڵاوی بکەینەوە فەرکاری چۆنتی بەکارهێنانەکەی بڵاو ئەکەینەوە ینی ئەومان هەیە پێویست ناکە شۆفێران خەمی ئەویان بێت و جگە لە شۆفێرانیش زۆر بۆ زۆر شتی تریش ئێمە ئەپلیکیشنەکەمان بەکارهێنێت نمونە کەسانی ئاسایی کاتێک ئەمان ئەپلیکیشنەکە بەکارهێنن کەسەکان وەکو ئایکۆنێک ئەچنە ناو ئەپلیکیشنەکەەوە فێرکاریە بەڵێ فێرکاریەکەشی تایە بەڵام بۆ ئەوەش بۆ نمونە کەسەکانیش یعنی کەسانی ئاسایی جگە لە شۆفێرەکانیش ئەتوانە ئەم ئەپلیکیشنە بەکاربێن بۆ نمونە بۆ وەکو GPS وەکو شوێنەکانیان پیشانبات گەشتیارەکانمان کە بۆ نمونە گەشتیارەکان لەم وڵاتە زۆر گرنگیان پێ نادرێت و بۆ نمونە کە ئەیانە بچن بۆ شوێنێک گەڕیدەمان نییە کە بیان با بۆ زۆر شوێن و شوێنە گەشتیارەکانیان پیشانبە بەڵام لە ئەپلیکیشنەکەی ئێمە ئەو کێشەمان بۆ چارەسەر کردوون هەتا بەبێ گەڕیدەیەکی ژیان ببێەوەی کە خۆیان بتوان بگەڕن ئەمان لە ئەپلیکیشنەکە ماپیان هەیە و نەخشێکیان لە پێویستیان بە کەس نابێت و شتێکی کەشیتیا لە زۆر شت ئاگادارە نکاتەوە بۆ نەو کەسانی کە ئەیانە بچنە دەروی سنوور بچنە سەر سنووری ئێرانیان هەر شوێنێک بێت بۆ ناوچەی مینی لەیە حتا ئەو شتانشمان لەسەر ئەپلیکیشنەکە دیاری کردووە بۆی کە خەڵک ئاگادار بکەینەوە و خەڵکی تریش خەڵکی ئاسایی ئەبن بە ئایکۆن لەناو ئەپلیکیشنەکە بۆ نەکە شۆفێر ئەوێ شۆفێری بکات زۆر جار بەشەوە ئاگەی لە خۆی نامێنێت بۆ کەسەکان نبینێت بەڵام ئەم کەسە ئاسایە کە ئەپلیکیشنەکە لەم مۆبایلەکە هەیە ئەبێ بە ئایکۆنی لەناو ئەپلیکیشنەکە شۆفێرەکان ئاگادارەکاتەوە کە کەسێک هەیە ئاگادار بن خۆتانی لێمێن واتە ئەو کێشێشمان چارەسەر کردووە ئاگادارکردنەوەش هەیە بەڵێ لە هەندێک لە وێنە ئەبینم تەنانەت هەندێک ئۆتۆمبیل هەیە کە ئێستا هەندێک سیستەمی تایە بۆ خۆی ئستۆپەکرێ یعنی بۆ خۆی ئەمە لەنێو ئۆتۆمبیلە پارکینەکەوانە
ئەم ئەپلیکیشنیەوەش جۆرێک لە ئاگادارکردنەوەی ئەو جۆرەی تیاوانیە کاکڕۆ وابیمان لێ کردەوە کە ئەم خزمەت گوزاریانی کە لە بەشێک لە ئۆتۆمبیلە گرانبەهاکانە هەیە بتوانین بەردەستی خین بۆ هەموو هاوڵاتیان لەبەرەوەی بەشێک لەو تایبەتمەندیانی ئەپلیکیشنەکەی ئێمە هەیەی لە ئێستا لە هەنێک لە ئۆتۆمبیلە گرانبەهاکانە بوونی هەیە بەڵام کۆمەڵێک کێشە هەیە یەکێک لە کێشەکان بۆنە سێنسەر کە لە ئۆتۆمبیلە هەیە توانایەکی کەمی هەیە بۆ ناردنی شەپۆلی کارۆمەگناتیزی وەرگرتنەوەی لەبەرەوە کاریگەری لەسەر شتی تریش هەیە بۆیە زۆر کاریگەر نابێت لە دیتێکتکردنی مرۆڤێک یان شتێکی ترکە بەرەو ڕووی ئەچێ هەنە جار ئەگە دیتێکتیشی کات لە خێرایەکی وای ناتوانانی خێرایەکەت کەم بکەیتەوە ئەگەر من بە خێرایی بۆ 950 کیلومتر لە کاتژمێرێکا ڕۆتۆ بێم ئەگەر سێنسەری سیارەکەشم تۆ دیتێکت کامل لە 150 کیلومتر لە ماوەی سێسانیا ناتوانم خێرایەکەم کەمەوە لەبەر تووشی ڕوودا و هەرەبین بەڵام ئەپلیکیشنەکە ئێمە ئەم کاریگەریە زۆر بە کاریگەرتر جێبەجێیەکا بۆی کە ئەتوانێت لە مەسافەی 200 متر 400 متر 500 متری شەوە دیتێکتی مرۆڤێک بکات کە مرۆڤێک بوونی هەیە یاخود مناڵێک لە پشت سیارەیەکەوە کە تۆ توانی لە ڕێگەی چیپێکەوە یان مۆبایلێک و لەناو ئەپلیکیشنی مناڵەکە تا هەبێت شۆفێران ئاگادارە بن لە بوونی مناڵەکەت لەسەر باشە خات ڕۆز دێمەوە لای تۆ ئەگەر ئەم ئەپلیکیشنە دروست بێ زۆر ئەپلیکیشن هەیە ئەڵەن بە سیستەمی بەستەنها ئەندروید کارەکە هەندێک تریش بەس بە iOS بیرانەوە کردو بۆ هەردوو سیستەمەکە بەردەست بێت بەڵێ بیرمان لێ کردوتەوانێت ئەپلیکیشنەکەمان بۆ هەردوو سیستەمەکە بەردەستە بێ iOS و هەروەها ئەندروید هەروەها ئەپلیکیشنەکەمان بەبێ خەت و بە خەتیش بەکارێت واتە بەبێ ئینتەرنێتیش بەکاریە چی چارەسەرەکە زۆرتر ئەو چارەسەرانن کە لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە بەدی ئەکرێت زیاتر چارەسەرەکان چی زۆربەی چارەسەری کێشەکانی ڕوودای هاتوچۆیە بۆ نمونە وەکووتمان زۆر یارمەتی ئۆتۆمبیلەکانی خزمەتگوزاری نایرێت بۆیە ئێمە لەڕێ ئەم ئەپلیکیشنەوەنێ وا لە هاوڵاتیانەکەی بتوانن یارمەتیان بن بۆ نمە کاتە ئۆتۆمبیلێکی فریاکەوتنی لە دواوە بێت ئۆتۆمبیلەکە بە لەڕێ ئەم ئەپلیکیشن و ئاگادارەکرێتوانێت کە ئۆتۆمبیلێکی فریاکەوتن لە دوایەتی بۆی ڕێگەی بۆ بکاتەوانێ ئۆتۆمبیلەکە تێبفەڕێت یان زۆر جار ئێمە لە کاتی تێپەڕاندنا تووشی کێشە بین کە بۆ نمونە لە سایدی بەرامبەرە ناتوانانی ببینی سیارە هەیە یاخودنا بەڵام کاتێکە تۆ سارەکەی تەنیشت تێپەڕێنی لاوانەیە لەگەڵ سارەکەی سایدی بەرامبەرە بەر یەک کەون و ڕوودا و ڕوو بات ئەپلیکیشنەکە هەڵەسێ بە چارەسەرکردنی ئەوە پێش ئەوەی تۆ تێپەڕاندنەکە ئەنجامبی پێت ئەڵێ کە لە سایدی بەرامبەر ئۆتۆمبیل هەیە یاخودنا زۆر باش ئەمانە پێویستیان بە سێنسەر نابێت بۆی کە ئەپلیکیشنەکە ئاگدارکاتەوە یان ئەپلیکیشنەکە خۆیەوەنە زیرەک وەستەوەری زیرەکی بۆدانراوە کێشەی نییە کامتان وەڵامی و کاگڕەوە زیرەکی دەستکردە تایبەتمەندێکی بەرزی تەکنۆلۆژیمان تیا بەکارهێناوە لەبەرەوە بە هیچ شوێک پێویستی بە سێنسەر نیە تەنها لە ڕێگەی مۆبایلەکەی خۆتەوە توانی سوود لە خزمەت گوزاریەکان ببینی ئێمە لە سەرەتایە ئەگەر تەنها لە 120 هاوڵاتیانیش ئەپلیکیشنەکە ئێمە بەکاربێنن ڕێژێکی زۆر لە ڕووداوەکان کەمە بنەوە کە داتاکان چۆن ئەمانە چۆن دەرخستتان بۆ کردووە هەنی چۆن بیرتان لێ کردوەوە کە ئاوە ڕێژەی ڕووداوەکان کەمەکاتەوە لەگەڵ بەڕێبەراتیات چۆ هیچ گفتوگویەکتان هەبووە دانیشتون لەگەڵا مەسەنە پێشنیار و ڕاوسەرنجی ئەوان وەربگرن ڕای ئەوان لەسەر ئەم پرۆژەیە بەڵێ من لە ساڵی ڕابردووە بەشداربوو یەکێک بووم لە بەشداربوانی پێشانگەی نێودەوڵەتی هایتێکس کە لە کۆی 600 پرۆژەیەکێک بووم لە پرۆژە سەرکەوتوەکان لە 25 وڵاتی گەورەی جیهانەوە هەرێک لە بەڕێزان جێگیری سەرۆکی حکوومەت و زۆرێک لە وەزیرەکان و کنسۆڵی وڵاتان و خاوەن کۆمپانیا گەورەکان سەردانیان کردین لە نزیکەوە و دەستخۆشیەک و پاڵپشتێکی زۆری پرۆژەکەیان کردین و من خۆم ئێمە لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانیا گفتوگۆمان کردووە زۆر پاڵپشتی پرۆژەکەیان کردوین ئێمە وا لێکۆڵینەوەمان کردووە کە ئەو ڕووداوانە بۆ ڕوئەن کاتێک کەسێک کە بۆ مردووە بەچی مردووە بۆ مردووە کە لە کاتی تێپەڕانی سیارەیە وەکو خاتوڕۆز باسی کرد تووشی ڕووداو بووە نەیزانیوە کە لە سایدی بەرامبەر یا سیارە هەیە کە تێپەڕانەکەی کرد لە کاتی تێپەڕانەکە تووشی ڕوودا بەڵام کاتێک ئێمە ئەم شۆفێرە هەم هاوڵاتی ئاگدارەکەینەوە لە بوونی سیارەیەک لە سایدی بەرامبەرە ئەو تێپەڕانەکە ئەنجام نایە کە تێپەڕانەکەی ئەنجام نایە تووشی ڕووداوەکە نابێت چەند کەسن بێجگە لەم سێ کەسەیتر بۆ ئەوەی کە ئەپلیکیشنەکەتان بە تەواوەتی سەر بگرێت و ئیتر دواتر بکەوێتە کار کامتان جواب بێنەوە حەزەکەن لە ئێستا تەنام سێ کەسەمانین بەڵام وەکو کارمەند لە داهاتووە ئەپلیکیشنەکەمان بەردەزوو بەدڵنا ئەبێ کارمەندمان هەبێت بۆ هەرسێکتان بەڵێ هەرسێکمان خوێندکارین ئەم دوانەمان لە بەشی ئینگلیزین و ئەویش لە ئایتی ئەخوێنێت سەرکەوتوو
زۆر باشێکیان دۆزیوەتەوە چونکە ئەپلیکیشنەکان زۆرتر پێویستی بە زمانی ئینگلیزی هەیە کاکڕۆ زیرەکانە هەستاوە توێتی با لەگەڵ زمانی ئینگلیزیە ئەمە لەو بۆی ئیشەکە بوارە ئێسێمە دەوری وەرگێڕیش ئەبینین بۆ نمونە ئێستا لە پرۆگرامێکی ئەمریکا بەشدارین پرۆگرامێکی کارسازیە لەو دەورە ئەو بێ من کارەکە بکەم بۆ نە پرێزنتیشنێکمانە بێت سیمینارێکمانە بێ من ئەبێ من هەموو گێڕانەکە بکەم هەمیش من پێشکەشکاریەکە بکەم ئەو لە من زیاتر یارمەتیان ئەم وە داتاکۆکردنەوە و ریسەرچ و ئەمانش هەر ئێمەین بەڵام لایانی تەکنیکیەکە ئەوەی کار چەند زمانی کە هات ڕۆستۆ پێمان بڵێ بە چەند زمان بە نیازن ئەم ئەپلیکیشنە کار بکات جارە بە کوردیە جارە یەکەم جا بە کوردی بە جای ئینگلیزی بەڵە بۆ داهاتوو ساڵین داهاتوش ئەیکەین بە عەرەبی و ئینگلیزیش کاک ڕۆزە ئەم ئەپلیکیشنە خێری بە بڵین داهاتی چییە بۆ ئێوە ئێمە داهاتەکەی سبسکریپشنمان هەیە کە بەکارەنەران ساڵی تەنها $5 باشە داهاتەکەی ئەوەیە واتە بێ بەرامبەر نییە ئەم ئەپلیکیشن لە سەرەتای بێ بەرامبەرە بێت تاکو ئەوەی کە خەڵک کاری هەست بە کاریگەریەکەی بکات دواتر ساڵی $5 کە بڕێکی زۆر کەمە بۆ گوزاریانی کە ئێمە بەردەستی یەخین و ئەم ئەپلیکیشنە بەردەوام پێویستی بە مینتێنانسێ بەڕێوەبردن هەیە ئێمە لە سەرەتایە نزیک بە 7 کەس دەست بە میشە ئەکەین چونکە ئەو داتای هەموو شەقام و چۆنەڵی بز بە بستی وڵاتەکەمان ئێمە داتاکانە بێت تۆمارکەین لەو ئەپلیکیشنەیە بۆ ئێمە پێویستمان بە داهاتەکەمان بۆ شێوەیە کۆکەینەوە لەگەڵ ڕێکلامکردن لەسەر ئەپلیکیشنەکە بۆ ئەو شوێنانی کە پێیوەستن بە کاروباری ئۆتۆمبیلەوە بۆ نمونە فیتەر بەنزینخانە ئەتوانن بە ئایکۆنێک بەردار من لە ماپەکەیە بە بڕێک پارەی مانگانەیە خود ساڵانە هەموو خزمەت گوزارێک بۆ هاوڵاتیان هەموو داهاتێکیش بۆ ئێمە کە بتوانین ئەپلیکیشنەکە باشتر بەڕێوەبەرین زۆر باشتر ئێستا لەکوێ ئەپلیکیشنەکان چەندی ماوەتەواو ئیتر ئیشەکە تەواو بێت و بیخەنە کار ئێمە ئێستا لە قۆناغی دیڤلۆپمنتین بەرە لە لاواچە لە چەند مانگی داهاتوە بەردەست بێ بۆ بەکارهێنان هەرۆ خاتوێلینیش باسی کرد ئێمە ئێستا لە پرۆگرامێکی کارسازی ڕێکخراوێکی ئەمریکا بەشدارین کە بتوانین زیاتر پرۆژەکەمان پەرە بێبین لە دوای تەواوبوونی ئەو ئەرکەمان لەگەڵ ڕێکخراوەکەیە ئێمە کارەکانمان زیاتر بەڕێوەچێ وەک سەرتاش باسم کرێمە سەرەتا پرۆژەکەمان بۆ بنیاد ناکەبێ بە ستانداردێک لە دروستکردنی ئۆتۆمبیلە دواتر بیرمان لەوە کردو کە پێویستە ڤێرژنێکی ئەپلیکیشنمان هەبێ بۆی کاریگەریەکەی بزانین ئەنجا هەنگاوە گەورەکە بنین بۆ بە ستانداردکردنی دەستان خۆش بێەوە میشە سەرکەوتوو بوون و دڵخۆشین کە گەنجی ئاوا بە توانامان هەیە و بیر لە ئایندە ئەکەنەوە تۆ چەند مانگی تر سێ مانگی تر 4 مانگ بۆ 5 مانگی تر بە پێی 4 مانگیان 5 مانگی تر هەر لەم پرۆگرامەیە باسی شێوازی کارکردنی ئەپەکەکەین داونلۆدی کات چۆن کاری لەسەر کاوت چۆن بیخاتە بواری ژیانی خۆیەوە بەس یەکشتم پێ بڵم بۆ پاسکیلیشە پێ بەڵێ مۆتۆرسکیلیشە بەڵێ یەکێک لەو کە یەکێک لە لەبەرێمە بیرمان لە بەجیهانی بوون کردوەوە لە کۆڵینەوەکانمان لەسەر زۆربەی وڵاتان کردووە لە وڵاتی خۆمان و لە زۆربەی وڵاتانی دنیاش گرنگێکی زۆر بە پیادە ئەدرێ بە کەسانی دەرەوەی ناو ئۆتۆمبیلەکان ئەدرێ پاسکیل ماتۆر کەسی ئاسایی ئەوانی ژەتوانن ئەپلیکیشنەکە بەکاربێنن ئەبن بە نۆدێک لە سیستەمەکەیە کە شۆفێران ئەتوانن بیان ناسنەوە بەتایبەت لە کاتی بارودۆخی کەشوهەوای ناجۆرە کە بۆ نمونە باران بێ یان تەم بێت مەودای بینین کەم بێت یان شەو بێت یان کەسەکە چاوی باش نەبینێ لەبەرەوەی ئێمە مەرجی عینەکمان هەیە بۆ شۆفێریکردن بەڵام ئەبینین واقع زۆر جێبەجێ ناکرێتەوە چه کەسەکە مەودای بینین زۆر نەبینێت بەڵام ئەپلیکیشنەکە ئاگاداری کاتەوە لە بوونی کەسێک یان پاسکیلێک لەوەن بوونی شاوانە کەسێک بە پاسکیلێک کۆچێتە نێو شاخێکەوە بوونە بێ ئەم ئەپلیکیشناتوای بیتۆزی لەکوێ ئەبێک هەموو کەسێک خۆی ڕجستەر کاتەیە خۆی تۆ مارکاتەوە بەکارهێنانی زۆر ئاسانە تەنها ئەپلیکیشنەکەت هەبێت تۆ سوود لە خزمەت گوزارەکە بینی دووبارە دەستان زۆر بەخێر بێن سەرکەوتوو بن